ئازیزانی بینەری بەرنامەکانی دیدار سڵاوتان لێبێت بە خۆشحاڵیەوە لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە. لە ئەڵقەی ئەمجارە وتوێژێکمان دەبێت لەگەڵ ڕۆژنامەوان چالاک و هەڵسوڕاوی بواری مافەکانی ژنان خاتون شنەفایە سەبارەت بە کۆمەڵێک پرسی گرنگی ڕۆژ لەوانە ڕاگەیاندن و ناوەڕۆک و کاریگەریەکانی شۆڕشی ژینە لەسەر لایەنە جۆراجۆرەکانی کۆمەڵ لە ڕوانگەی بەڕێزیانەوە. ناوبرێک وەک بگرین دینەوە. بەڵێ شنەخانمان لەگەڵە. شنەخان سڵاوت لێبێت، زۆر سپاس بۆ بەشداریت لەم بەرنامەیە. دەکرێت بفەرمونون تا ئەو جێگەی ئێوە ئاگادار بن بارودۆخی ڕاگەیاندن لە ئاستی ناوچەکە و دنیا بەگشتی لە کوردستان بە تایبەت چۆنە؟ بەڵێ سپاس بۆ ئێوە چاوانخان، سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. هەڵبەتە لە کاتێکا لە دنیادا ئاڵۆزی و کێشە و گرفتەکان زیاترە بن، قەیرانەکان قوڵترە بنەوە، پێویستی بە کاری ڕۆژنامەوانی باشتر و بەهێزتر هەیە. هەر بۆ ئەمەشەکە لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیادا بەردەوام لە هەر قۆناغێکە زیاتر کار لەسەر ئەوەکەن کە میدیاکاران و ڕۆژنامەنووسان ببوژێنن لەگەڵ ئەو دۆخی کە هەیە، ئەویش بە بەڕێوەبردننی کۆنفرانس با بەشداری پێکردنیان لە بەرنامەی تایبەتاوە با پەروەردەکردن کردنەوەی خولی ڕاهێنانی جۆرا و جۆر. بەم جۆرەش هەڵ ئەدرێ کە بەپی پێویستی قۆناغەکە کە خەڵکی تێدایە ڕۆژنامەنووسان ڕابهێنن بۆ ئەوەی کاری باشتر و جدیتر پێشکەش با کۆمەلگا بکەن. بەڵام ئایا لە کوردستان باگشتی و لە باشووری کوردستان بەو جۆرەیەیان نا، ئەمە بابەتێکی ترە. هەڵبەتە هەر پارچەیەکی کوردستان تایبەتمەندێتی خۆی هەیەوە بەپی ئەو ژینگەیە کە کاری ڕاگەاندنی و کاری ڕۆژنامەوانی تێدا ئەنجام ئەدرێ، ئێمە ئەتوانین هەڵسەنگاندنی بۆ بکەین و تایبەتمەندیەکانی لەبەرچاو بگرین. باسی باشووری کوردستان بکەین لە دەستپێکا لە باشووری کوردستان ژمارەی میدیا و میدیاکار ساڵ بە ساڵ زیاتر ئەبێ. ئەگەر وێنە گشتیەکە ببینین لێرەیە باسی وێنە گشتیەکەکەین. ژمارەی میدیاکارمان زۆرە، ژمارەی میدیاکان بە هەمان شێوە زۆرن، بەڵام بەداخەوە کە میدیای بێناوەڕۆکن و بەشێکی زۆری ئەو میدیاکارانش بەشێک لەو میدیاکارانش کە لە ناو ئەو میدیا بێناوەڕۆکانە یا ئیشەکەن بێگومان میدیاکاری بێزانیارین کە ئەمە مایەی داخە. هەروەها ئەو میدیانە لە جیاتی بڵاوکردنەوەی هۆشیاری ئەبینین کە دێن چاواشەکاری وەکو حەقیقەت بە خەڵک ئەدۆشنەوە. ئەمانش کاتێکاتنە ئاراوەکە لە باشووری کوردستان میدیای ئەهلی یاخود باڵێن میدیای سەربەخۆ با پرۆسەیەکی زۆر ورد بێکاریگەرکرا لەلایەن حزب دەسەڵاتدارەکانی باشووری کوردستانەوە و بەهێنانی لەشکرێک لە میدیای حزبی و میدیای سیاسیەکان ڕۆڵ و کاریگەری میدیا سەربەخۆکان کەم کرایەوە. لە پارچەکانی تری کوردستان دۆخەکە بە شێوازێکی ترە لە ڕۆژاوای کوردستان کە لە ئەزمونێکی تازەدایە و لە قۆناغی شۆڕشتایە، هەڵبەتە دەرفەتی ئیمکانیەتی مادی و تەکنیکی زۆر کەم لە بەردەستی میدیاکاراندا هەیە، بەڵام هێزێکی فکری گەورە لە پشت میدیاکارانی و پارچەوەی وڵاتەوەیە و بە ئومێدین کە ئێمە شتێکی جیاوازتر لەوەی کە هەتا ئێستا لە باشووری کوردستان بینیومانە دۆخێکی جیاوازتر بۆ میدیا و میدیاکارانی ڕۆژئاوای کوردستان ببینین. لە پارچەکانی تری وڵاتیش لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان ئێمە ئەزانین کە دۆخێکی زۆر سەختا میدیاکارانی ئەومان ناوچانە ئەو دوو پارچەی وڵاتێ ئەپاغن لەبەرەوەی لە دەستە و لە شاڕێکی دەستە و یەخان لەگەڵ دوو ڕژەمی دیکتاتۆر و فاشستی و ڕژەمی ئێران و ڕژەمی تورکیا کە بەداخەوە زیندانەکان ئێمە ئەبین بەردەوام کە بەو هەواڵانە ئەبیستین کە زیندانەکان پاکراون لە دەنگی ئازاد پاکراون لە نووسان و لە هەر قۆناغێکی شاکە دێتە پێشەوە زیاتر و زیاتر شارەکان بۆ ڕۆژنووسان زیاترە بێت.
بەڵێ دەست خۆشنەخان پێم خۆشە زیاتر باسی هەر چوارپاژە کوردستانتان کرد بەڵام پێم خۆشە بە دیاریکراوی زیاتر لەبارەی باشووری کوردستانەوە بە تایبەتی قسە بکەین چۆن بۆ خۆتان لەوێ هەم واتە ڕۆژنامەوان بوون کاری ڕاگەیاندن و بواری ئازادی ڕادەربڕین و ڕۆژنەمەوانی لە باشووری کوردستان ڕوو لە گەشە و بەرەو پێشوونە یان تووشی نەکسە و پاشەکشەیە بێگومان بەداخەوە هیچ ناتوانین بڵین بەرەو پێشچوونێک هەیە لە ئازادی ڕادەربڕین لە کاری ڕۆژنامەوانی لە باشووری کوردستانە پێشێلکردنی ئازادی ڕادەربڕین و ڕێگریکردن لە کاری ڕۆژنامەوانی لە باشووری کوردستان بووە بە کارنامەی سەرەکی ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە تازەترین راپۆرتیا ڕێکخراوی CPT ئەمریکی باسەوە کە هەرێمی کوردستان باشووری کوردستان ژینگەیەکی مەترسیدارە بۆ کاری ڕۆژنامەوانی و باسی ئەوە کە چۆن حەزبی دەسەڵاتداری باشووری کوردستان دەستی گرتووە بەسەر دادگاکانی هەرێمی کوردستانە و چۆن هێزە ئەمنیەکان لە دژی ڕۆژنامەنووسان وەگەر ئەخاڕێکخرا و جیاواز لە ڕێکخراوەکانی ناوخۆیی باشووری کوردستان و سنتەرۆکانی داکۆتیکردن لە مافی ڕۆژنامەنووسان کە ساڵانە راپۆرتی خۆیان بڵاو ئەکەنەوە و ئاماری ئەو پێشێلکاریانە ئەخەنە ڕۆ ڕێکخراوە جیهانیەکانی وەکو CPJ پەیامنێرانی بێسنوور وەزارەتی دەرەوەی ئەمریکا و نەتەوەی یەکگرتووەکان سەرجەم ئەمانە لە راپۆرتەکانیانە باس لەواکەن کە لە هەرێمی کوردستان دۆخی ئازادی ڕادەربڕین و مافی مرۆڤ لا چه ئاستێکی خراپایە و ئازادیکاری ڕاگەاندن چۆن پاشەکشەی کردووە لە باشووری کوردستان تەنیاوانیە کە میدیای سەربەخۆ بێکاریگەر کراوە و میدیا حزبەکان دەستیان بەسەر دەستگاکانی لایەنە سیاسیەکان و حزبی دەسەڵاتدار دەستیان بەسەر دەستگاکانی ڕاگەاندنا گرتووە لە باشووری کوردستان بەڵکو دەسەڵاتی دادوەری و داواکاری گشتی و هێزە ئەمنیەکان ڕێگرن لە هەر هەوڵێک بۆ تێپەڕاندنی ئەو چوارچێوەیەی کە بۆ ڕۆژنامەنووسان دیاری کراوە لە باشووری کوردستان و بەداخەوە لە سەرتاسەری عێراقا سێ ڕۆژنامەنووس لە ئێستادا لە زیندانان هەر سێ ڕۆژنامەنووسەکە لە باشووری کوردستانان بۆیە لە دۆخێکی بەم جۆرەیە ئێمە ئەبێت چاوەڕوانیەکماندەوە هەبێت کە کەشێکی گونجاو بۆ ڕۆژنامەنووسان بڕاحسێنرێت و پاشەکشە بە ئازادی ڕادەربڕین شنەخان با بە وردی تۆزە زیاتر باسیکەین ئەو ئاستەنگ و بربەستانە چین لەم خۆناغەدا ناهێڵن بواری ڕاگەیاندن و کاری ڕۆژنامەوانی پێش بکەوێت لە کوردستان بەڵێ وەکوتم لە باشووری کوردستان خودی ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئاستەنگێکی گەورەیە لە بەردەم بەرەو پێشچوونی کاری ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسان وەکو دوژمن تەماشاکە هەر وەک ئەوەی کە لە راپۆرتی پەیامنێرانی بێسنوورە خامنەیەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی با دوژمنی ڕۆژنامەنووسان پێناساکرێ بە هەمان شێوەش لە باشووری کوردستان بەداخەواکرێ بڵێن ئەم کابینەیە و سەرۆکی ئەم کابینەیە حکوومەتی هەرێمی کوردستان وەک دوژمن لە ڕۆژنامەنووسان ئەڕوانێت و شەڕی شکاندنی ئیرادەی ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان ئەکا هەموو جۆرەکانی سەرکوتکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەکار ئەهێنێ هەر لە بەکارهێنانی پارەی دزراوی میلەت بۆ کردنەوەی دەستگای زەبەلاحی خوان وەکعی ڕۆژنامەنووسان هەتاوکو ئەکا بە نانبڕینی ڕۆژنامەنووسی ئازاد وە داخستنی کەناڵەکانیان و هەروەها ئەشکەنجەدانیان سزادانیان دروستکردنی تۆمەت بۆیان وە ڕوبەڕووکردنەوەی دادگان و بەکارهێنانی دادگا بۆ خواست و ویستی و بەژەوەندەکانی تایبەت بەخوان و بۆ شەکجایەتیکردنی ڕۆژنامەنووسان ئەمەمان لە کەیسی ڕۆژنامەنووسانی بادینانە زۆر بەڕوونی بینیمان جیاوازەوەی کە لە باشووری کوردستان چەندین کەیسی تیرۆری ڕۆژنامەنووسانمان هەیە و هەتاوەکو ئێستا بکوژانیان دادگایی نەکراون بەڵام بە پێچەوانەوە ئەبینین دادگایەکی چالاک هەیە بۆ دژایەتیکردنی ڕۆژنامەنووسان و سزادانی ڕۆژنامەنووسان وە تازەترین نمونەش کەیسی شێروانیە کە لە کاتێکا ئێمە چاوەڕوانی کۆتایی هاتنی ئەو
مدەتین کا بۆ زیندانیکردنی شێروان شێروانی و حکومدانی لە ڕابردووە دادگای هەولێر دەری کرد بوو بەڵام ئێستا ئەبینین کە لە ڕۆژی 20 ئەم مانگە جارێکی تر 4 ساڵی دیکەی زیندانی بۆ تازە کرایەوە بەبێ ئەوەی کە ئەمە هیچ لایەنێکی یاسایی هەبێ کەواتە لێرەدا حکوومەت هات چی کرد لێرەدا هات دەسەڵاتی دادوەری بەکارهێنا بۆ ئەوەی کە سزای ڕۆژنامەنووسانی پێ بدا و وای نیشان بدا کە ئەمە ڕوویەکی یاسایی هەیە لە کاتێکا بەپێی ئەو کەسانی کە چاودێری دادگایەکان کردو لەناو هۆڵی دادگا ئامادە بوون و دیارتریش نیشان ڕێکخانی CPT ئەمریکی بوو پرۆسەیەکی هەتا بڵێ نادات پەروەرانە بەڕێوە چووە سزایەکی هەتا بڵێ نادات پەروەرانە لە کەشێکی سەربازیا بەسەر ڕۆژنامەنووس شێروان شێروانیدا سەپێنرا و ئەو تۆمەتایی ئاڕاستی کرابوو بە هیچ شێوەیەک لەسەری ساغ نەبووە لە کاتێکە ئەگەر ئەو تۆمەتە ساغ ببوایەتەوە سزاکەی بەپێی قانون تەنیا 6 مانگ زیندانیە بەڵام ئەبینین بە بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێم و بەڕاستپاردنی ئەو دادگا بڕیاری 4 ساڵ زیندانیکردن بەسەر شێروان شێروانیە ئەسەپێنن چاوان خان لە پارچەکانی تری کوردستانیش بە هەمان شێوە ئێمە هەر لە پێ راپۆرتی ساڵی 2023 پەیامنێرانی بێسنوور لە کۆی 180 دەوڵات وڵات ئێران لا پلەی 178 باوەڕەکەم کە بۆ ئازادی ڕادەربڕینوە تورکیا لە پلەی 165 بۆیە لە کەشێکی لە دۆخێکی بەم جۆرەیە بێگومان ناتوانرێکە دۆخی ڕۆژنامەنووسان بەرەو پێشەوە ببرێت و ئازادی کاری میدیایی قوتاقێک بچێتە پێشەوە. ئەو بۆ خۆتان شنەخان ماوەی نزیک بە ساڵێکە ئاخێز و شۆڕشێکی بەرینی کۆمەڵایەتی لە کوردستانی ڕۆژهەڵات و ئێران لە ئارادایە پێم خۆشە ڕای بەڕێستانە سەر ناوەڕۆکی ئەو شۆڕشە بزانم و دۆری ژنانیش لەم ئاخێزە داوای بۆ خۆتان چۆن دەبینن؟ بەڵێ شۆڕشی ژنژیان ئازادی شۆکە بە مەرگی شلێر ڕەسووڵی و بە شەیدکردنی ژینە ئەمینی ئەو شۆڕشە با بڵێ سەیسەند و شۆڕشێکی سەرتاپاگیر بەرپا بوو ئەکرێمە وەکو شۆڕشێکی زهنی ناوی ببین شۆڕشێکی کۆمەڵایەتیە شۆڕشی ئازادی ژنە شۆڕشی یەکگرتنی گەلانە هەر بۆ خۆی وتنەوەی ژنژیان ئازادی بۆ خۆی شۆڕشێک بوو فەلسەفە بوو پارادایمێک بوو حزبێک بوو بۆ ژیانێکی ئازاد شۆڕشێکە کە ژنان با بڵێن لە سوتماکی خۆیانەوە جارێکی تر ئاگری تێکۆشانیان هەڵگرتووە کۆمەڵگاش بە گشتی لە دەوری ئەو ئاگرە کۆ بۆ ئەو پێشەنگایەتی ژنانیان قبول کرد وەکو ژن بوو بە پێشەنگی شۆڕشی ژنژیان ئازادی و تەواوی چین و توێژەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و گەلی سەر هەڵدێر بەوتنەوەی دروشمی ژنژیان ئازادی بە تەواوەتی واتایاندا بە شۆڕشی ئازادی ژن هەڵبەتە ئەم یەکگرتنە ئەم پێشەنگایەتیکردنی ژنە یەکێک لە تایبەتمەندیە هەر جوان و گرنگەکانی شۆڕشی ژنژیان ئازادی بوو کە ئێمە پێویستە دەستی پێوە بگرین و شانازی پێوە بکەین وەتە شۆڕشێکە تەنیا توێژێکی لە خۆ نەگرت چاوان خان ئێمە ئازانین لە ڕابردووە چەندین سەرهەڵدان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانیش هەموو جار ناڕەزایەتی و دوور و درێژ هەبووە بەڵام جیاوازێکی گەورەی هەبوو لەگەڵ شۆڕشی ئەم جارێک شۆڕشی ژنژیان ئازادی کە بە پێشەنگایەتی ژنان هەڵگیرسان لەم شۆڕشەدا هەموو توێژەکان دەنگی خوان هێنایە لای یەکچەقی شۆڕشەکە ڕۆژهەڵاتی کوردستان بوو هەوێنی شۆڕشەکە ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان بوون بەڵام گەلانی تری ئێران هاتنە پاڵ ناڕەزایەتیەکان و بەشداریان لە شۆڕشەکەدا ئەکرد و گەڕی زیاتریان بە بڵێ سەی شۆڕشەکەدا کە ئەمانە تایبەتمەندی زۆر جوانی ئەو شۆڕشە کۆمەڵایەتێ بوون لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرپا بوو و بە ئومێدی ئەوەی کە قۆناغێکی تری ئەو شۆڕشە بە تەواوەتی شۆڕشەکە بگەێنێتە سەرکەوت. بەڵێ هاوڕێشنە دنیای مەجازی و ڕاگەیاندن
دۆر و کاریگەری گەورەیان هەیە لە پەرەجان بە بزوستنەوە کۆمەڵایەتیەکان لە دنیادا. دۆر و نەخشی ئەم بوارە لە چالاکی کۆمەڵایەتی لە ئێران و کوردستانی ڕۆژهەڵات لەسەر ئەم ئاخێزە چۆن بووە؟ توانیویەتی پڕاوپڕ بە ئەرکی خۆی بەجێبێنێ؟ بەڵێ بێگومان سەرەڕای هەموو ئاستەنجیەکان دنیای مەجارستی کاریگەری خۆی هەبوو لە شۆخشی ژنشیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. ئاستەنگێکی زۆر هەبوو هەر لە ڕاگررتنی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە پەرخستنی ئینتەرنێتەوە، بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە لە دۆخێکی لەو جۆرەدا کە دۆخی کاری ڕۆژنامەوانی زۆر ئاستەنگ ئەکرێ، زۆر دژوارە، زۆر سەختە، بەڵام هەر تاکێک لە بەشداربووانی شۆخشی ژنجیان ئازادی بۆ خوان بوون بە ڕۆژنامە نووسێک و لە ڕێگەی مۆبایلەکانی دەستیانەوە توانیان ئەو دیمەنانە ئەو ڤیدیۆیانە بەرخۆدانی گەر وە هەروەها ئەشکەنجە و ستەم و سەرکوتکاریەکانی ڕژێمی ئێران بگەێن لە دەرەوە بیگەێنە ئەو میدیانی کە لە دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران کار ئەەکەن. هەڵبەتە میدیاکانی من ناتوانم بڵێم ناب هەمووی ئەرکی خۆی بەجێهێناوە بەداخەوە کە بەو جۆرە نەبوو، بەڵام ئەتوانین بڵێن خەڵک بۆ خۆی ڕۆڵی گرنگی بینی لا نازنە دەرەوەی ئەمەنانە و گەیاندنی بە دنیای دەرەوە. بەڵام هەندێک میدیاش بە خۆشحاڵیەوە کە ئەرکی من نامەوێ ناوی هیچ میدیایەک بێنم، بەڵام من بۆ خۆم لەو میدیایی کە کاری تیاکەم تەواوی بەرنامەکانی ترمان ڕاگرت و هەمومان تایبەت کرد بە ئەو شۆڕشە. هەڵبەتە بۆ هەموو ئەوانش سوودمان لە ئازایەتی و دوێری خەڵک وەرئەگرت کە لەناو شۆڕشەوە بەناردنی ڤیدیۆ دیمەنەکانیان ئەیان توانی کە شاشەکانی ئێمە ڕەنگی بکەن بۆ شۆڕش. بەڵێ شنەخان خەریکین لە یەکەم ساڵیادی شۆڕشی بەرین و پڕ لە کاریگەری ژینە کە خۆشتان ئاماژتان پێدا نزیک دەبینەوە. بۆ هەرچی شکۆدارتر بەڕێوەچوونی ئەو یاجە لە نێوخۆ و دەرەوەی وڵاتیش دەبێت چ بکرێت؟ چاوان خانپاراستنی دەستکەوتەکان گرنگێکی خۆی هەیە، وەکو چۆن قوربانی هاوبەش هەبوون لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران، بە هەمان شێوە دەستکەوتی هاوبەشش هاتنە ئاراوە کە ئەکرێ ئێمە دەستی پێوە بگرین و ئەکرێ تەنیا نەک لە ناوهۆی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئێمە لە دەرەوە لە پارچەکانی تری کوردستان لە وڵاتانی ئەوروپا ئێمە زیاتر لەو ساڵیادەیە هەموو کاروبارەکانمان چڕ بکەینەوە بۆ ئەوەی کە چۆن ئەم شۆڕشە بگەێنینە قۆناغێکی تر، چۆن لۆبی دروست بکەین لە دەرەوە چ لە ڕێگەی پەیوەندی دروستکردن لەگەڵ دەوڵەتانی دەرەوە چەندە ئێمە ئومێدمان بەهێزی ناوخۆیی هەیە، ئێمە ئومێدمان بەهێزی خەڵک هەیە لە ناو خەڵکانێک ئەوەی کە چاوەڕێبین لە دەرەوە شتێکمان بۆ بکرێ. بەڵام هەر جۆرە کارێکە خزمەت بۆ شۆڕشە بکە بێگومان دەوری کاریگەری خۆی ئەبێ، بۆیە ئێمەش لە دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستان پێویستە بەرپرسیارانە بە ئەرکی خۆمان هەڵسین، چ وەک خۆشنامەنووسانی لە ڕێگەی میدیاکانمانەوە، نووسەران لە ڕێگەی نووسینەکانیانەوە، هەر توێژێکی تری کۆمەلگا هونەرمەندان لە ڕێگەی هونەرەکانیانەوە، هەتاوەکو ئەگاتە مامۆستایانی ئاینی و تا دوایی هەر توێژێک ئەو ئەرکەی لە ئەستۆیەتی بۆ بە سەرکەوتنی یەک جاری ئەم شۆڕشە پێویستە ئێمە ئەنجامی بدەین، بۆ لە ناو خۆدا ڕێخۆ بە ڕێکخستنی زیاتر پێویستە لە ناو هەموو توێژەکانی کۆمەڵگایە و ژنان و گەنجان بە تایبەت پێویستە زیاتر بێنە لای یەک و زیاتر خۆیان ڕێک بخەن تاوەکو لەم ساڵیادەدا وەکو چۆن مەرگی ژینا بوو بە دەستپێکی شۆڕشەکە ئەکرێ ساڵیادەکەش بکەین بە هۆناغێکی تری ئەم شۆڕشە ئەکرێ هەر بڕیارێک کە لە دژی تارکێکی ئازادی خواست دەرئەکرێ. ئێستا لە ناو زیندانەکانی ئێران توند کراون، بڕیاری لە سێدارەدان، بڕیارێک حکومدان زیندانی کردنیان ئەکرێ هەر یەک لەمانە ببن بە بڵێسی قۆناغێکی تری ئەم شۆڕشە هەتاوەکو بە سەرکەوتنی یەکجارێکی ئەگەیەنی. بەڵێ هاوڕێشنە وەکو پێشتریش ئاماژەمان پێدا و قسەمان لەسەر کرد ژمارێکی بەرچاو لە ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندکاران لە کوردستان بەگشتی لە کوردستانی ڕۆژهەڵات وە باشوور بە تایبەت لە زینداندان لەگەڵ ئەوەی دەسەڵاتداران وەکو خۆتان وتن بەردەوام هەوڵەزەن دۆسیەکانیان قورستر بکەن. بەڕای بەڕێستان دەبێت چ بکرێت چ بکەین تا هەرچێ زووتر لە زیندان ڕزگار بکرێن؟
بێدەنگی کارەساتە لە هەر دۆخێکا کە لە کاتێکا کە ئێمە ئەبینین سزا بەسەر هاوڕێ ڕۆژنامەنووسەکەمانە ئەسەپێنرێ لە زیندانە چون ئەکرێ بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرەچێ بڕیاری زیندانی هەتا هەر سزایەک کە لە دژی ڕۆژنامەنووسان دەرئەکرێ لە کاتێکە ئەبینین کەناڵێکی ڕاگەاندنی داخێ ئاستەنگی زیاتر بۆ ئەو نەفەسە ئازادی کە هەیە لە باشووری کوردستانە دروست ئەکرێ ئێمە پێویستە زیاتر بینە لای یەک دەنگە ئازادەکان زیاتر بینە لای یەک و ئەوەی کە ئەیڵین لەسەر شاشەکان بەکردداری بکەین ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو ناڕەزایەتی کە بێگومان تۆڕە کۆمەڵایەتەکان دەوری گرنگ و کاریگەریان هەیە لە دەربڕینی ئەو ناڕەزایەتیان بەڵام پێویستە ئەمانە بکەین بەکردار ئەمانە بینە سەر شەقامەکان ئەمانە بە یەکگرتنی خۆمان ئەگەر ئێمە یەکگرتوو بین لەناو خۆمانە بێگومان ئەو هێزە چەند داپلۆسێنەر بێ چەند ستەمکار بێ بەرامبەر بە دەنگە ئازادەکان بێگومان توانای شکاندنی ئیرادەی ئازادی خوازانیان لێ ئێمە ئەو شەڕی کە دەسڵات لە دژ بە ئێمە بەرپای کردووە پێویستە بیگەیەنینە سەرکەوتن وەکو چۆن شێروان شێوانی لەناو دادگادا بە دادوەر ئەڵێ من نشکاوم ئەوە ئێوەن کە تێکشکاون بێگومان ئێمە ئەبێ بە پراکتیکی هەمومان ئەو بکەین کە ئەوە ئێمە نین ئەشکەین لەگەڵ هەموو ئەو زۆڵ مستەمانی کە بەرامبەرمان بەکاردێ ئێمە پێویستە ئیرادەمان نشکێ ئێمە جەسوورتر بین زیاتر ڕادیکاڵانەتر کار بکەین بۆ گەیشتن بە داخوازیەکانمان بۆ گەیشتن بە مافی ئازادی و بۆ گەیاندنی کۆمەلگا بە ئازادی و پێویستە ئێمە کار بکەین بۆ ئەوەی ئەو دەسەڵاتی کە ئێستا بە پاسا و بە سیناریوی داتاشاو ئێمە ئەباتە بەردەم دادگایەکی کارتۆنی ئێمە کار بکەین بۆ ئەوەی سبەی ڕۆژ ئەوە ئێمە بین کە ئەو ستەم کارانە ببینە بەردەم دادگای گەل و لەوێدا دادگایان بکەین. باشە شنەخان پێم وەکو دووە پرسیار پێم خۆشە ڕای بەڕێستان لەسەر ئەوە بزانم بە بۆنەی سەدەمین ساڵی پەیماننامەی لۆزانەوە کۆنفرانسێک لە سوئیس بەڕێوە چوو پێم خۆشە کۆمنتی بەڕێستان لەسەر ئەو پەیماننامەیە و کۆنفرانسەکە بە کورتی ببیستم چون بەسەمەین لە بەرنامەکانی داهاتوودا ئەلبەتە فراوانتر لەسەری قسە بکەین. بەڵێ گەلی کورد سەد ساڵی پڕ لە ناهامەتی لە سایەی پەیمانی شومی لۆزانەوە بەڕێکرد سەد ساڵ کە نەکتەنیا کورد و خاکەکەی پارچەکە بەڵکو کوردی وەک ساتۆ لە سیستمی جیهانی کردە دەرەوە پەیمانێکە تەنیا خەونی سربەخۆیی گەلی کوردی لەبار نەبرد بەڵکو کوردی کرد بە کەمینەیەک وە پرسی کوردی بە ئەمنیەت کرد کە ماوەی 100 ساڵە لە سای ئەو پەیمانەیە گەلی کورد کۆمەڵکوژ ئەکرێ هەر لە کۆمەڵکوژی زیلان و دێرسم و ئەنفال و ئەنفالی فەیلیەکان و چیا بارانی هەڵەبجە و چیا بارانی سەردەشت و هەتاوکو دوایی و هەتاوەکو ئێستاشکە بەردەوام گەلی کورد ڕوبەڕووی کۆمەڵکوژی ئەبێتەوە لەلایەن ئەو دەوڵەتانی کە کوردستانیان بەسەردا دابەشکراوە بەڵام لە هەموو ئەمانەشە ئەبینین تاوانباران لە لێپرسینەوە و لە سزا دەربازیانە بێ کە هەموو ئەمانە لە سایی پەیمانی شومی لۆزانەوەیە کە بە ئێستاشەوە وەک لە ڕابردوو هەتاوەکوی ئێستاس ئێمە لە ژێرناوی چەندین مخاڕبین و دژایەتیکردنی خوا و تیرۆر و مەترسی بۆ سەر ئەمنی قەومی گەلی کورد لە سایی ئەمانەیە ڕوبەڕووی قڕکردن و کۆمەڵکوژکردن ئەبێتەوە هەتاوەکو ئێستاش بەردەوامی هەیە. ئەو کۆنفرانسی لە لۆزان ماوەی 3 ڕۆژکە بەردەوام بوو سەرقای هەموو تێبینیەکان سەرقای ئەوەی کە ڕاخنەیەکی زۆری لەسەر هەبوو بەداخەوە وەک ئەوەی کە ئەوترێ ئەوەندەی لەم ڕۆژانەیە دژایەتی ئەو کۆنفرانسەمان بینی ئەوەندە دژایەتی لۆزانمان نەبینی کە بەداخەوە ئەمەش بەشێکی ڕاستە ڕەخنەکان لە جێگەی خۆیان بوون لە شوێنی خۆیان بوون بەڵام بەشێکیش دژایەتێکی زۆر
نالۆژیکی بوو کە دژبەری ئەو کۆنفرانسەی پێکرا لە کاتێکە ئەمە پێویستیمان بە یەکگرتن لە هەر کاتێک زیاتر پێویستیمان بە یەکگرتن هەیە بۆ ئەوەی کە قۆناغی لۆزان تێپەڕێنی بۆی کە سوود لەو دەرفەتە وەربگرین بە لە دوای لۆزان دێتە ئاراوە ساڵی لۆزان کۆتایی هات بەڵام ئەی لە دوای ئەمەوە کورچی ئەکا ئایا دەرس وەرئەگرێت لە لۆزان ئایا دەرس ئەگرێت وەرئەگرێت لەو هەڵەیە کە لە دوای سیڤەر کردی لە دوای پەیمانی سیڤەرەوە هەر چۆنێک بێکە کۆمەڵێک ماف بۆ گەلی کورد دەستە بەرکرابوو لە سیڤەرا بەڵام بەداخەوە کورد نەیتوانی لەو ماوەیەدا سوودی لێوەربگرێ هەتاوەکو ئەوەی کە پەیمانی لۆزانی بەدوادا هات بۆیە گرنگە ئێمە لە ساڵی دوای لۆزانە سوود لەم دەرفەتە وەربگرین بۆ ئەوەی کە لۆزانێکی تری بەدوادانێت و لۆزانێکی تر و خراپتر لە لۆزان دووبارە نەبێتەوە دشباگەلەکەمان بەڵکو بە یەکگرتووی و ڕاستپارتەکانی ناو ئەو کۆنفرانسا وەکو ئەوەی لەسەر کاغەز هەیە بە پراکتیکی بکرێ و هەوڵی جدی بدرێت بۆ ئەوەی کە لۆزانێکی ترە بە سەرگەری کوردانە هێنرێت. بەڵێ دەستان خۆش بێ شنەخان زۆر سواز بۆ بەشداریتان ئەگەر کومنتێکتان نەبێ کاتمان نەما و زۆر سواز بۆ بەشداریتان لەم بەنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە کاتێکی خۆش. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی دیداری ئەمڕۆشمان زۆر سپاس کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر و دیدارێکی دیکە ماڵەوە.